پەرەسەندنی گوشاری تاقەت پڕۆکێن و بەردەوامبوونی خەبات و خۆڕاگری. کۆماری ئیسلامی لە کاتی هێرشی ڕۆژی 7 ئۆکتۆبر 15 ڕەزبەر حەماس و دەستپێکی شەڕی ئیسرائیل لە دژی فلستینیەکانەوە گوشارە تاقەت پڕۆکێنەکانی پێشووتری خۆی لە دژی خەباتکاران و ئازادی خوازان پەرەپێداوە. لێرەدا بە کورتی چەند نمونەیەک لە گرنگترین دەستڕێژەکانی ڕژیم و خەبات و خۆڕاگریەکان لە بەرامبەریدا دەخینە ڕوو. سەرنجام کاربەدەستانی قەزایی دەرفەتیان بۆ ڕەخسا و دوای 13 ساڵ و 9 مانگ ڕۆژی یەکشەممە 14 خەزەڵوەری 1402 قاسم ئابستا زیندانی عەقیدەتی خەڵکی شاری مەهابادیان لە سێدارەدا. قازی یان جەلاد مەقیسە لە دادگایەکی دووخولەکیدا پێگوتبوو: یەکەم تۆ کوردی ئەمە 1 ئیعدام، دووهەم تۆ سونی ئەوە 2 ئیعدام و سێهەمیش تۆ بیرروباوەڕی سەلەفیتان هەیە ئەوەش 3 ئیعدام و ئەیتر تەواو. ڕۆژی 12 خەزەڵوەریش کۆمەڵێک لە زیندانیانی قزل حەسار لە نامەیەکدا داوایان کردبوو با نەهێڵین ئەو بارودۆخەی ئێستا و هەڵگیرسانی شەڕ لە ناوچەکە دەرفەتێک بۆ ئەستاندنی گیانی هاوڵاتیەک و قەچڵێکی حکوومەتی. دوای ڕاگەیاندنی هەواڵی مەرگی یارمیتا گەراوەند کە وەک ژینە ئەمینی بەدەستی مەئمورانی کۆنتڕۆلی حجاب گیانی لەدەستا، ڕۆژی 6 خەزەڵوەر شەپۆلێکی ناڕەزایەتی لە ناوخۆ و دەرەوەی وڵات لە دژی دڕندەیی کۆماری ئیسلامی دەستی پێکرد. هەردانەوەی ڕژیم وەک هەمیشە وەحشیانە بوو. کاربەدەستان لە ڕێگای مەئمورەکانەوە فشارەکانی پێشوویان لەسەر بنەماڵەی ئارمیتا زیاتر کرد. ئەوان دەیانەویست ئەو بنەماڵەیە ناچار بکەن کە درۆ و دەلەسەکانی ڕژیم سەبارەت بە لاوازی تەندروستی ئارمیتا تێکواندۆکار قبوڵ بکەن و هەر ئەوەش بەڕای گشتی ڕابگەێنن، بەڵام بە ئاشکرا لە جەمیاندرا. ئەوان لە ڕۆژێک بە خاکسپاردنەکەیدا 17 کەس لە بەشداربووانیان دەستگیر کرد. وەڵامی بەشێک لە لاوانی تێکۆشای بریتی بوولا نووسینی دروشم لەسەر دیوارەکان و بەرزکردنەوەی دروشمی شەوانەی دژە حکوومەتی. هەر لەو ماوەیەدا کاربەدەستانی کۆماری ئیسلامی ڕادەی گوشارەکانیان لەسەر ژنانی سینەماکاری دژی حیجابی ئیجباری زیاتر کرد. ئەوان هاوکات لەگەڵ بانکێشکردنی سینەماکارانی بوێر و ئازاد خۆش بۆ دادگا ناوەکانیاندان بەلایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی نەهێڵن کاریان پێبەسپێرن. کاردانەوەی سەرجەمە و ئازادپۆشانە وەک هەمیشە بوێرانە بوو. بۆ نمونە کەچایون ڕیاحی لە وەڵامی وەزیری ئێرشاد و بەرپرسانی سینەمای حکوومەتیدا کە قەدەغەی کارکردنی ئەو سینەماکارەیان ڕاگەیاندبوو وتی: ویژدان و شەرافەتم ڕێگەم پێ نادات لەو سینەمایەی ئەمڕۆدا کار بکەم. تەرانە عەلی دووستی ڕۆژی 6 خەزەڵوەر لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام بە بەکارهێنەرانی هاشتەکی مەحسا ئەمینی و ئارمیتا گەراوەند سەبارەت بە قەدەغەی کارکردنی نووسی: ئەگەر لە فیلمەکانتاندا ڕۆڵ ناگیرم بۆ یەک چرکەش بیر لەوە مەکەنەوە کە گۆیە ئێوە توانی وتانە من لەم کارە بێبەشکەن. ئەم ئەکسەرەی سینەما لە درێژەدا وتی: هۆکاری پشتکردنمان لە سینەماکەتان ئەوەیە کە هێشتا خوێن لەو سەرپۆشە زۆرە ملەیە دەچۆڕێکە لە فیلمەکان و لە حەمام و ژووری خۆتندا بەسەرمانی دادەدەن. ناوبراو لە کۆتاییدا جەختی لەوە کردەوە کە ئەو سەرپۆشە لە فیلمەکانتاندا بەسەردا نادەم کە خۆشکەکان میکوشت. ناڕزایەتی دانیشتوویانی بەشێک لە زانکۆکان سەبارەت بە پرسە سنفی و سیاسیەکانی خۆیان سەرەڕای چڕبوونەوەی گوشارەکان لەسەر خوێندکارانی خەباتکار و دژە حیجابی ئیجباری بەرچاو بوو. خوێندکارانی ژمارەیەک لە زانکۆکان لەوانە ئەمیر کەبیر و سەنعەتی شەریف و ئەلزەهرا مەرگی ئارمیتایان هاوشێوەی مەرگی ژینە بە قەتڵی حکوومەتی ناوبرد و وێڕای نووسین لەسەر دیوارەکان وێنەکانی ئارمیتایان بە تەختەکانیانەوە هەڵواستی. کۆماری ئیسلامی لەو ماوەیەدا وەحشیگەریەکی کەم وێنەی لە بەرامبەر ناڕزایەتی بنەماڵەی دادخوازان و بە تایبەتی دایکانی گیانبەختکردوواندا لە خۆی نیشاندا. بۆ نمونە مەحسا یەزدانی دایکی محەممەد جەواد زاهدی یەکێک لە قوربانیانی ناڕزایەتی سەراسەریەکانی ساڵی 1401 بە 13 ساڵ زیندان مەحکوم کرا.
ئەمجای کە بوێرە لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا بەردەوام دادخوازی خۆی نیجگەرگۆشە بووە و لە ڕیزی بنەماڵەکانی گیانبەختکردوانی دیکەی بجووستنەوەی شۆڕەشگێرانەی ژینادا وەستاوە. ئەو کردەوە سەرکوزگەرانەی کە ئاماژەیان پێکرا لەلایەکەوە دەرخەری جاماوی ڕژیم و لەلایەکی تریشەوە خەبات و ناڕزایەتی و خۆڕاگری جەماوەری ناڕازی و تێکۆشەرە. لە تەواوی ئەو ماوەیەی کە بەرپرسەکان و کاربەدەستانی ڕژیم هۆڵیاندا بە پێچەوانە نیشانجانی واقعیەتەکانی شەڕی حەماس لە دژی ئیسرائیل و بە تۆمەتبارکردنی کەسولایەنی تر وەک هۆکاری سەرجەم کێشە و گرفتە ناخۆیەکان کەشێکی ناواقعی لە بەرژەوەندی خۆیان و دەسەڵاتە خوێن ڕێژ و شکست خواردوەکەیان دروستکەن، خەبات و ناڕزایەتیەکان لە دژی ڕژیم و خاوەندکارە دەوڵەتی و تایبەتەکان لە گەشەکردندا بووە. خەبات و ناڕزایەتی هەفتانەی کرێکارانی پیشەسازی و خزمەتگوزاریە جۆراوجۆرەکانی وەک کرێکارانی نەوت، ژنانی ئازادپۆش، بەلوچەکان، خانەنشینان و مامۆستایانیش هاوکات لەگەڵ ئەو خەبات و ناڕزایەتیانەی کە پێشتر ئاماژەیان پێکرا بێپسانەوە بەردەوام بووە. هاوکات کاربەدەستان و بەرپرسانی ڕژیمی سەرمایەداری ئیسلامیش وێڕای تۆندکردنەوەی گوشارەکان لە بوارە جیاجیەکاندا ڕێژەی ئەندامەکان و چەقەکردن لە سوختبەران و کۆڵبەرانی بە ڕادەیەکی بەرچاوپەرە پێداوە. بەڵام ڕژیم کە توانایی دابینکردنی پێداویستە سەرەتاییەکانی خەڵکی نییە، بێگومان لەگەڵ خەبات و ناڕزایەتی هەرچی زیاتری ژنان و کرێکاران و شۆڕەشگێران و ئازادی خوازان بەرەو ڕوو دەبێتەوە و ڕەوتی بەرەو ڕووخانی خێراتر دەبێت.